سڵاو و ڕێز و خۆشەویستی ئازیزانی من هیوادارم زۆر باش بن. ئەمێ هەروە بە کورتی هەندێک قسە بکەم لەسەر ئەو هێرشانی کە دوێنێ شەوکرایە سەر چەندین جێگا لە هەولێر و بۆ هۆی کوشتنی چەند کەسانێک لەسەر ئەو ئەمێ ڕای خۆم بڵێم. هەمووتان نەزان کە کەمم نەکردووە لە هەموو ئەم ساڵانی ڕابردووە دژی بنەماڵی بازانی و تاڵەبانی و یەکێتی و پارتی و ئەم هەموو چەتۆ مافیەیە کە لە باشووری کوردستانە هەن. ئەتوانم بڵێم کە بەدەمی خۆمان نەبێت خۆم و هاوڕێکانیشم بەشی شێرمان پێبڕێ لەو بابەتا و کەسیش ناتوانێت مزایدە بەسەر ئێمەوە بکە. بەڵام ئەمەوێت لە ڕوانگەیەکەوە من دیسان ڕاو نەزەری خۆم سەر ئەو مەسەلەیە بڵێم. ئێمە دژی بنەماڵی بازانین بە هەموو پیانەوە بە هەموو مانایەک خەبات دەکەین بۆی کە ئەم بنەماڵەیە لە دەستی ببڕێت لە کاری سیاسیە، چونکە پێمان وایە کە ئەم بنەماڵەیە بنەماڵێکی خائینە و بنەماڵێکی خراپە و بەڕێوەبەرایەتەکەی خراپە و چەتەی یەکەن گەندەڵی یەکەن تادا ئەکەن هەموو ئەمانە ئێمە پێشە وتومانە. بەڵام ڕاستیەکەی ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە لە دژایەتی پارتی و بنەماڵی بازانیەوە ببین بە پاسدارێکی ئێرانی. ئێمە هەر بە هەمان شکڵ دژی یەکێتین لە حەقیقەتە. یەکێتیش ئەوەی کەسە بە پارتی موت بە یەکێتیشی ئەڵێم کە ئەویش لەماوەی ئەم 30 ساڵە جگەل لە باندێکی چەتە هیچ شتێکی تر نییە و باندێکی چەوسێنەر دژی کورد دژی خەڵک. بەڵام دیسان ناکرێ ئێمە لەبەرەوەی کە دژی یەکێتین بچین ببین بە میت، بین بە پیاوی تورکیا و ئەلەم بابەتانە. بۆیە میتبوون و پاسداربوون و ئیطلاعاتبوون و جەندەرمەبوون و نۆکەرایەتین بۆ داگیرکەرانی کوردستان هەر لە پارتی وێکێتی و بنەماڵی بازانی و ئەمانە جوانە لە حەقیقەتە. ئەوانە وەک دوو هێزی دۆڕاوی خائینی وابەستە نیشتیمان وە کورتفرۆش ئەرچی ئێمە بە دێژایی مێژومان و تا ئێستا و تا ئایندەش هەروە ئەمێنێتەوە کە ئیشی ئێمە ڕسواکردن و ئەو جۆرە دەوابەستەیی و خیانەت و نیشتیمان فرۆشەیە و ئەو نۆکرایەتەیە کە بە درێژایی بوونی یەکێتی و پارتی بۆ داگیرکاری کوردستان هەیان بووە ئێمە دژی ئەو تەسەوور و ئەو عەقڵین. بەدەل لەوەی کە چەند کەسێک ئەمڕۆ ئەم شەو لە هەولێرا کوژراون ئەوانە خەڵکانێکی دەوڵەمەنی هەڵتۆقیون بەڕاستی و پێشم وایە کە ئەوانە لەسەر ژیان و گوزەران و شانی خەڵک دەوڵەمەند بوون و ئەوانە پیاوی پارتی و نێشی لەڤان بازانی و بنەماڵی بازانی و ئالەمانان و ئەمانە تا دوا دیناریان ئەو ژیانە شاهانەی کە هەیەە هەمووی ئەو میلەتەی ئێمەیە هی من و تۆ و فڵان و ئەو خەڵکی ئەمانە دزیویانە. لەبەرەوەیە ئێمە قسەمان سەر ئەم کوشتنانە نیە لە حەقیقەتە، کوشتنی ئەمە نییە و من دڵنیایش پارتی دڵنیاکەمەوە کەس پێی ناخۆش نییە بۆ کوشتنی ئەو نوع کەسانە، چونکە ئەو کەسانە بەداخەوە لەو بەرەیەیان کە ئەتوانم بڵێ بەرەی خیانەتە و بەرەی دزی و جەردەییە ژیانی شاهانیان بۆ خۆیان داناوە ئەم هەموو ڤێلایە ئەمە بە هەر حاڵ ئێمە قسەکەمان سەر ئەوە نییە. بەڵام قسەکەمان لەسەر ئەوەیە بەمانای کەریمە بڵێن ئەو هێرشانەی کە ئێران ئەیکاتە سەر ناوچەی هەولێر و ئەوانە و ئەوانەیشی کە تورکیا ئەیکاتە سەر هێرش بۆ ناوچەی سلێمانی و ئالەم بابەتانە. عەزیزان سێریکەن، وەکو وتم لە دژایەتی پارتی و بنەماڵی بازیانیەوە من ناش بە سەنگەری ئێرانەوە بەڕاستی، لە دژایەتی یەکێتیەوە من ناش بە سەنگەری تورکیا و میت و ئالەم بابەتانە، چونکە ئەو دوو سەنگەری خیانەتە بە درێژایی مێژوویەکێتی و پارتی چوون. من ئەوانەی ئەوان دووبارە ناکەمەوە. ئێوە ببینن ئێران خۆی ئەڵێ ئێمە لە کرماشانەوە ئەو کارەمان کردووە. ئەوەی کە حساب کراوە بڵاو کراوەتەوە مەودای نێوان کرماشان و هەولێر 461 کیلۆمەترە. باشە مەودای نێوان لوبنان و تەلئەبیب 382 کیلۆمەترە، یعنی بچووکترە. باشە ئێران بۆچی ڕاستەوە خۆ ناڕوە لە لوبنانەوە کە حیزب وڵای لەگەڵایە دەستی واڵایە لەوێ لە تەلئەبیب بدا زەحمە نەبێ ئەگەر ئەوە ئازا و قارەمانە بۆ لە کرماشانەوە بۆ هەولێر ئازایە. لەبەرەوەی کە ئەم یەک دوو کەسەی کە کوژراون عەلەساس ئەمانە پیاوی ئیسرائیلن و ئەمانە نەوتیان فرۆشتووە بە ئیسرائیل و فڵان و فیسار و ئالەم بابەتانە بۆ مەگەر ئێران خۆی لە دەستی یەک و دوو سێشەوە نەوت نایە بە ئیسرائیل و نایفرۆشێ خۆی بازرگانی لەگەڵ ناکە بۆ دەیان وێنەمان نەبینیوەی ئەحمەد نەژاد و ئاخوندەکانی ئێران کە لەگەڵ لۆبی جوولەکە و ئەوانە دانیشتون بەیەکەوە لەگەڵ ئەوانە قسە و باسەکەن و ڕائەگۆڕنەوە و دەسەکەن ناو دەستی یەکترەوە بۆ ئەردۆغان خۆی کەم دەسیخت و ناو دەستی
إسرائيل جولك وآلم بابتانوا جولك لا شرفروشي لحقيقة لبروية من دجي همو أو هيرشانم ومن ناس بسنجري هيجي شغلمانو لحقيقة دول الرؤية وحلمتهم بو وهي بو همو أو كسانيشي كدجي بارتيو من مالي بازاني ودجي يكيتين وخوش حالي خوان در برنك كاتيم تركيا بلاماري يكيتيا وإيران بلاماري بارتيو من مالي بازاني أداني يقول شوايا خو ببورنکە و قسەیەکەم قسەکە زۆر ڕوتە لە کوردەواری خۆمانە بە مناڵی ئەیانوت پیاوێک تۆزێک ئەها محتەرەمانی یەکەمەوە بینی خۆمان بێ ئەڵێ ئینسان ئەگەر بە لۆعاکەی خۆی سێکسی نەکرد ئەوە یعنی هیچ بۆیە ئەگەر ئێمە خەڵکی کوردستان خەڵکی ئازا و ئەمانەین ئەبێ ئێمە خۆمان دژی یەکێتی و پارتی بین و ئەمانە تێ هەڵدێن و بیان ڕخێنین نەک ئەوە چاوەڕوانی ئەوە بین وەی وەڵی خۆش بوو پازار ئەمڕۆ لە هەولێریا و ئەمڕۆ ئەوە کوژا ئەوە کوژا ئای بەخوا خۆش بوو شکر تورکیا لە یەکێتیە ئەمڕۆ لە عەربەت فڵانە کەسیان کوشت و چی و ئەلەم بابەتانە ئەمە بەڕاستی جەبانیە لە حەقیقەتە ئەمە جۆرێکە دوو ڕێگە هەیە بۆ ئەم مۆزۆ ئەوانەی کە خۆشحاڵی دەرەبڕن یەکەمیان ئەوەیە کە خۆیان هیچیان پێ ناکرێ بەرامبەر پارتی بنەماڵی بازانی یا بەرامبەر بە یەکێتی ئەمە یەکەمیانە تەنگە نەفەسی خۆیان بۆ دەرەکەن کە پازار لە هەولێر ئەیە یان تورکیە لە سلێمانی و لەو ناوچەیە ئەدا بەمە خۆشحاڵی خۆیان دەرەبڕن خاڵی دووهەمیشیان ئەوەیە کە خوێنی خیانەت لە ناو زۆربەی زۆری گەلی کوردە ئێمەیە هەیە بەداخەوە خیانەت و نۆکەرایەتی بۆ داگیرکەران جا هیچ شتێکەوە کارەساتن نییە کارەساتبارتر نییە کە ئینسان خوێنی پیس بێ کە خوێنی خائین بێ بەڕاستی سەریکە ئێمە هەمیشە ئەڵێن بنەماڵەی بازانی و یەکێتی و ئەمانە خوێنی خیانەت لە ناو دەمارەکانیانایە باشە بۆیە ئەو کەسانەیشی کە لە دژایەتی یەکێتی و پارتیەوە ئەشنە سەنگەری ئێران و تورکیا و ئەلەم بابەتانم دیسان ئەوانیش بە هەمان پێشەوانی یەکێتی پارتی خوێنی خیانەت لە ناو دەمارەکانی ئەوانیشە هەیە باشە چونکە ئەگەر ئێمە ببین ئەبێ ئێمە دژی یەکێتی و پارتی بین نە ئێران ئەتوانێ مافەکانی گەلی ئێمە و نیشیمان ئێمە پارێزێ نە تورکیا ئەتوانێ ئەوانە دوژمنانی گەلی ئێمەن لە حەقیقەتە دوژمنانی ئەم گەل و ئەم وڵات و ئەم نیشتیمانەی ئێمەن لەبەرەوە ناکرێ لەبەرەوەی کە من دژی پارتی و بنەماڵی بازانین ئەبێ دابنیشم هەڵپەڕم لەبەرەوەی کە هەولێر 4 سەرمایەداری لە هێنا ئێران 4 سەرمایەداری لە هەولێرا کوشتەوەیتەوە خۆشێکی مهم و ئەلەم بابەتان و بالیان بن و ئەلەم بەتەن نەخێن ئەگەر خەڵکی هەولێر خەڵکی سلێمانی خەڵکی ئەمانە ڕازەکەن و ئازان باخۆیان ڕاپەڕن دژی پارتی و بنەماڵی بازانین یا دژی یەکێتی ئەمانە ڕاماڵن و بتوانن حکوومەتێک بۆ لە هەرێمەکە بە خۆتان دابمەزێنن نەک بشینە سەنگەری تورکیا و میتۆ و بشینە سەنگەری پازار و سەنگەری ئیطلاعاتی ئێرانیەوە من قەت بەڕاستی ئەمە بە عەقڵی ئارام ئەحمەدانەیە لەبەرەوە هەمیشە خەتی ئێمەمانان خەتی خۆم و هاوڕێکانم خەتێکی جیاوازە بەڕاستی خەتێکە بێخیانەت خەتێکە بێنۆکەرایەتی بۆ ئێران و بۆ تورکیا و بۆ فڵان و فیسار و بەغا و ئەلەم بابەتانە هیوادارم پەیامەکەم بۆ هەموو لایەن ڕوون بێ پاشانیش لێرەوە ڕووی دەمم لە بەیاننامەکەی مەسعود بازانی و مەسعود بازانی جارە مەسعود بازانی بەیاننامەی دەرکردووە ئەزان ئەڵێ چی ئەڵێ ئیشەڵڵا خوا حەقمانە سێنێت ئیشەڵڵا ئێمە مەزڵومین ئەی بۆ سەدر عوسمان مەزڵوم نەبووی ئەی بۆ مەسعود بازانی نێشی لەڤان بازانی لە هەموو بادنان و هەولێرە یەک کوڕی کورد یەک مناڵی کورد ناوێری بێتە سەر شەقام قسەیە بکە ئێوە ئەچنێنە بە شەق و ئیهانێکن و ئەیخەنە زیندان ئەی بۆ لە بەرامبەر داگیرکردنی کوردستانە ئاوا چۆکتان شکاوە شەهامەتی دیفاعکردن شتان نیە لەو شارێک کە تێیە تاڵانێتیاکەن بە شەرەفم ئەو بەیاننامەی مەسعود بازانی خوێنێتەوە لەگەڵ ئەوەی مەسعود بازانیە هەست بە شەرمەجاریەکەم ئەچن لە بەردەمی ئێنە دانیشن هینەکەن ئەواکەن مزاهراکەن داوانن تۆ یەکگرتوەکانەکەن فریامەکە دا لە عێراقەکە فریان کرد ئەی خۆتان پیاونین ئەی بۆ هەر بۆ ئێمە ئاتان پارتی یەکێتی ئێوە ئەی بۆ ئێوە هەر بۆ ئێمە قارەمان لە حەقیقەتە ئەوە بۆ لەو کوردستان و لەو سێمانی و هەولێر دووەکە یەک کورد نایە قسە بکە ئێوە پەلاماری ئێن تەعدای لێکن شەرەفێشکێن ئابڕووی ئەبن بەڵام لە بەرامبەر تورک و لە بەرامبەر ئێرانە ئەوەندەش بێشەهامەت و ئەوەندە هیچ و پوچن ئێوە مەسعود بازانی ئەپارێتەوە ئەلاڵێتەوە ئیشەڵڵا خوا تۆڵەمانەکاتەوە ئێمە گەلێکی مەزڵومین و ئێمە زوڵممان لێکرێەوە ئەوە نازانم بیانشی ئەلەم بابەتان هەیە ئەی بۆ شێروانی ئەو نەپیاو نەبوون 3 ساڵ لە زیندەنداتان ناوە لە خت و خۆڕایی ئەی بۆ ئەو مامۆستا ژنەی کە لە هەولێرە دوو قسەی کرد بەسیارە ناتەن بۆ منتیقی برەوە بازان لێەوە بە ناوی دەعم و سوتانتان لە ناوتان برد
ها ئەو بۆ ئێوە هەمیشە بەس بۆ خۆمان ئازان بەڵام لە بەرامبەر داگیرکەرە ئەڵێ ڕێوی گەڕن شەهامەتان نییە بەرامبەر بە ئێران و تورکیا ئەوانە دوو قسە بکەن لە حەقیقەتە ئەو بۆ ئێوە هەمیشە خەنجەر بوون لە پشتی ڕۆڵەکانی ئەم گەل و نیشتیمانی ئێمەیە ئەو بۆ هەمیشە ئیپاتیوێکێتی بۆ ئێمە ئازا و قارەمانن بۆ کوشتنی ئێمە لە ناوبردنی ئێمە تەعدا لە ئێمە ئەوەی کە پاروی دەمیشمان ئەدزن بۆ ئێمە قارەمانن بەڵام لە بەرامبەر داگیرکەرانە ئەڵێ ڕێوی گەڕن شەهامەتان نییە لە بەرامبەریانە قسەیە بکەن لە ڕاستیە کی پیاون کاکە ئێوە بەڵا بەس بۆ کوردی قوربەسەر و بۆ کوردی داما ئێوە بوو بەشەرن و ئێوە پیاون باشە ئەگینا هەمیشە بە چۆکە هاتون لە دیوەخانەکانی ئێران و تورکیا و ئەلەم بابەتانەیە بەڵام بۆ کورد ئەبن بە قارەمان لوتەکەنە ئاسمان گوایە زۆر بهیمە بنەماڵی بازانی و پارتی و ئەمەیە یەک ئینسان نارێت لە هەولێر و بەدنانە یەک قسە بکات دژی بنەماڵی بازانی ڕەخنەیە بگرێ با بڵێ من نان نیبی خۆم کاکە بڵێ سەرمامە نەوتم نیبی باشە ناتوان ئەمە قسەکەن یەکسەر پەلاماریان بیبن بیکوژن ئەیکۆ ئەو هەموو خێر و تێڕیەکە لە هەولێر و بادینانە دیفاع لە بنەماڵی بازانیەکەن هەمووی ملی حیس کردووە ناتوانە بەرامبەر بە ئێرانە یەک قسە بکات ها کورە شەرم کاکە تەجروبەکەن لەو مێژوە لە حەقیقەتە باشە لەبەرەوە خەتەکەی من ڕوونە بۆ هەر هەموو لایەک ئێمە دژی بنەماڵی بازانین دژی یەکێتین و ئەمانە ئاسەواریان نەمێنێ بەڵام لە ڕێگەی خۆمانەوە لە ڕێگەی خەڵکی کوردستانەوە بەڕاستی من ناشمە سەنگەری پاسداری ئێرانی دژی پارتی بنەماڵی بازانی ئەگەر وام کرد کەواتە من ئەبمەوە بە کۆپی دووهەمی بنەماڵی بازانی لەبەرەوەی بنەماڵی بازانی بوو لە ساڵی 1970 ئەوانەیە شوێن پێش پاسداری ئێرانیەکە بۆ سەرکوتی کوردەکانی ڕۆژهەڵات ئەبوو بەجاشی باشە ئێمە ئەو شانە دووبارە ناکەین ینی خیانەت لە خوێنی ئێمانیە خوێنی ئێمە پاکە بەڕاستی باشە من ئەمە یەکێتی نمێنێ وەکو حیزبێ لە منتیقی سێمانی ئالەم بابەتان بەڵام من ناشمە سەنگەری میت و تورکیاوە دژی یەکێتی لە قسەکەم تێبگەن کاکە من نابم بەمیت کە بووم بەمیت یعنی بووم بە خائین چونکە نە ئێران و نە تورکیا دۆستی کورد نین دۆستی گەلی کوردەکانی ڕۆژهەڵات و کوردی باشوور و هەر چۆبەتی کوردستان هەنین تورکیا و ئێران ئەمانە داگیرکەری کوردستان لەبەرەوە من ناشمە سەنگەری خیانەتەوە لە حەقیقەتە تەواو ئاوایە لەبیرمیە ئەو نەوشوا مستەفایە کە من دەیان ڕەخنەم لێ هەیە کە گۆڕانی دروست کرد باشە کە 24 کورسی هێنا ئەگەر وەکو مامجلال و وەکو یەکێتی بچوایەتە کۆشی جمهوری ئیسلامی ئێرانەوە ئەو ناوچەی ئەگەر بەدەستەوە و یەکێتیش ئاسەواری نەئەمە لەو ناوچەیە ئەگەر بیتوانێت چەک هەڵگرێ وەکو ئێسە یەکێتی ببوایە بە پازاری ئێران بە پیاوی ئێران ئەنۆشان مستەفا ئەبوو بە هێزی یەکەم لە باشووری کوردستانە یەکێتی بە تەواوی کۆتایی پێهات بەڵام نەیکرد باشە لەنین لەسەر حسابی نۆکەرایەتی بۆ ئێران ئاڵقەلەگوێی بۆ ئێران نەچوو یەکێتی پایاماڵ و وێران کرد من پێم وایە سیاسێکی دروستی کرد لە حەقیقەتە با گۆڕان نەمێنێ با نۆشوا مستەفا نەمێنێ گرنگە تۆ خیانەت نەکەیت گرنگە تۆ نەچتە سەنگەری ئێران و سەنگەری تورکیا و چی ئەلەم بابەتانە لەبەرەوە ئەرچی خەڵکی کوردستان ئەوەی کە خوێنی پاکە ئەوەی دژی بنەماڵی بازانیە ئەوەی دژی زوڵم و نەحەقی یەکێتی و پارتیە ئەبێ خۆی لە کوردستان تێکۆشان کا بۆ لە ناوبردنی پارتی یەکێتی و بۆ ڕسواکردنی ئەم دوو حیزبە نەک ئەوەی بچێ بێ بەجاشی کەواسوولەی بە لەشکر لە هینی ئێران و هینی تورکیا ئەمە پەیامەکەی منە هیوادارم کە پەیامەکەم گەیشت بێ ئازیزان و خۆشەویستانی ئارام محەممەد ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەکتان هەیە ئیشەڵڵا تۆزێک دۆرم قەرەباڵەخە و کۆمەڵێک کێشە و نەکێشەی عجیب و ئەلەم بابەتانە تی میوان و میوانداری و وەحاڵ کۆمەڵێک کارم هەیە ئیشەڵڵا لە مایەکی نزیکە ئەمەوە خزمەتان بۆ لایڤەکان و ئەمە شەرک و ڤیدیۆیەک بۆتان بڵاوەکەم و ئەمشەو خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان بۆی هەموو کەسێک ڕای ئارام محەممەد بزانێت باش نییە هەموو ڕۆژێکیش 100 دانە لەو دەوڵەمەند دزانە بکوژێ قەسەم بەخوا من خەفەت ناخۆ با باش ئەو ڕاستی بزان کارەکەی ئێران مەحکومە ڕسوایەکەم ئەو کارانە بەڕاستی بەڵام بەڕاستی من خەفەت بۆ هەموو دزوجە لێ ناخۆ ئەرەوە کوتو کرماژی باش ڕاستگۆ بن لەگەڵ خۆمانە کاکیش دەیخواتان نەکە